ڕێنمایەکانی هاتوچۆ دەگەڕێتەوە بۆ ڕێگاوبانەکانمان کە هیچ سەلامەتێکی تێدا نیە دووەمیشان شۆفێریش دەبێت ڕێنمایەکان وەکو پێویست جێبەجێ بکە ئینشەڵڵا. ڕووداوەکانی هاتوچۆ 90% بەڕای من هاوڵاتیە لەبەرەوەی لە هاتوچۆ هیچ کەمکوڕێکی نییە لەبارەی هێماکانی لە هەموو شەقامەکان داناوە، بەڵام کە هاوڵاتی جێبەجێ نەکا بێگومان ڕووداوی هاتوچۆ زیاد دەبێت. ڕێنمایەکانی هاتوچۆ دەکەوێتەوە سەر مرۆڤ خودی خۆی کە هەڵە بکات نەکات، دەکەوێتەوە سەر ڕێنمایەکانی خۆی پابەند بێ بە هاتوچۆ ڕێنمایەکانی هاتوچۆ. دەبێت ئێمە هەموومان پابەندی ڕێنمایەکان بین کە ڕێنمایەکانی مرۆڤ دەرێ خۆ بەستەوە لە بۆ مەیتی لە سەرتی تێمەپەڕە ئەو جێی داینا نابێت لە سەرتی زیاتر تێپەڕین، لە سەرتی زیاتر تێپەڕین تووشی کارە ساتەبی. دیارە ڕێنمایەکان ئەوەیە ئەوان لەمە باشتر دەزانن لە بۆ مەسلحەتی سایقەکانە.